ئەمە هاوکاتە لەگەڵەوەی کە لە ساڵی 2010 لیژنێک پێکێنرا بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هاوکات دەستەی نەزاهە لە عێراقیش داوای کردووە کە سەرجەمە و کەرتانە بخرێنە ژێر چاودێری لیژنێکی تایبەتەوە کە بتوانرێت بە هاوکاری لەگەڵ بەشەکانی دیکەی دادوەری و هاوکات یاسایی دۆسی گەندەڵی لە عێراق کۆتایی پێبێت بەڵام تا ئێستا هۆکارێکی ڕوون نەدرۆزراوەتەوە بۆی کە بتوانرێت ئەم دۆسیانە لە عێراق کۆتایی پێبێت. من سەبارەت بەم بابەتە کە دۆسی ئەمڕۆی کاتژمێر 18 لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز مححمود ئەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵما. بەڕێز ئەگێلی سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆر باسمان لە گەندەڵی و بوونی گەندەڵی و بەردەوامبوونی لە عێراق کردووە. زۆر جار دەگوترێت کە ڕێگا دەگیرێتە بەر بم ئەو بۆ ئەوی کەم گەندەڵیە کۆتایی پێبێت. بۆچی گەندەڵی قەت لە عێراق بنبڕ نابێت؟ سەرەتا ئێوارە باش لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانتان زۆر سوپاس بۆ ئەم پێشواسیە. وەکو دەزان بابەتی گەندەڵی لە عێراقدا بابەتێکی بەربڵاوە و بە تەواوی عێراقدا ڕۆچووە کە گەندەڵی حکوومەتی عێراق لە ناوچەکەدا دیارە و زۆربەی حکوومەتەکانی ناوچەکە دەسانن کە لە حکوومەتی عێراقدا گەندەڵی ڕۆچووە بە ناوی و تەواوی جنگەکانی حکوومەتی عێراقی. هەروەکو دەزانن ئەم پارانەی حکوومەت بۆ هێزی ئەمنی یاخود چەکدار گروپی چەکداری هەروەها لەگەڵیدا بۆ بەشێک لەلایەنەکانی سیاسی بەکاردێت کە ئەمە بابەتێکی بەربڵاوە لە عێراقدا و ڕۆچۆ بە تەواو جنگەکانی حکوومەتی عێراق بۆ هەروەها ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لە عێراقدا تەنهات نەرێ و دەستەواژە ماوەتەوە واتە بە هیچ زۆرێک کاری بۆ نەکراوە کە ڕوبەڕووی گەندەڵی بکرێت لە عێراقدا. من دەپرسم ئایا چێن ئەوانەی کە دزی دەکەن چێن ئەوانەی کە لە وڵاتەکەدا دزیان کردووە؟ من دەڵێم ئەوانەی کە دزیان لە وڵاتەکەدا کردووە پارێکی یەکجار زۆریان لە حکوومەت بردووە، پارێکی زۆریانە داهاتی وڵات بردووە کە خێر و بێری ئەم وڵاتەیان بۆ خۆیان بەکارهێنەوە. ئەو گەندەڵیانە ئەو کەسانن کە لە دەسەڵاتدان ئەمانە خۆیان گەندەڵن، ئەوانەی لە دەسەڵاتدا حکومی عێراق دەکەن گەندەڵن و بۆ تەواوی داهاتی عێراقیان زاڵ کردووە بەسەر خۆیاندا. لەگەڵ هەموو ئەمانەدا دەتوانین وا بڵین کە چەندین داهاتی سەرچاوەکانی داهاتی عێراق سەرچاوەکانی داهاتی وڵاتیان بۆ خۆیان کۆنتترۆل کردووە. لەگەڵ هەموو ئەمانەدا باشە بەڕێز ئەگێلی کەواتە پێت وایە لەبەر ئەوەی کە دەسەڵاتدارانی عێراق خۆیان لە دۆسیەکانی گەندەڵی تێوەگلاون ڕێگە نادرێت کە هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عێراق جێبەجێ بکرێت، خۆیان بەشێکن لە پەقستنی ئەم پرۆسەیە؟ بەڵێ بەڵێ بەدڵنیاییەوە خۆیان بابەتی بەس شێشی سەرەکی ئەم گەندەڵیان کە خۆیان گەندەڵیا کردووە. چەندین هەوڵە هەیە کە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دەڵێت گەند ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە لە عێراقدا، بەڵام من وای بۆ دەستم بە هیچ زۆرێک نەیتوان ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە لە عێراقدا کە چەندین بابەت یاخود کەیسمان هەیە کە گەندەڵی لە عێراقدا پشتڕاست کراوەوە، بەڵام هیچ زۆرە بێدواداچوونێک نییە نەتوانرەوە کۆنتترۆل بکرێت. باسەوە دەکرێت 800 ملیار دلار یاخود چەندی ملیار دلار هەموو ئەمانی کە باسەوە دەکرێت لە هاتوچۆدا لە هاتووی عێراقدا 12 ملیار چەندی ملیار دیکە نەماوە و گەندەڵی تێدا کراوە. ئەمە ئەوە دەگەینێت کە لە عێراقدا نەیتوانیوە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە، نەیتوانیوە ئەم گەندەڵیانە بنبڕ بکات. هەموو ئەمانەدا خەڵک زۆر بێهیوا بووە بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی بە هیچ زۆرێک کاریگەریە مەسەر نابێت. ئەو شتانەی کە پێش هەڵبژاردن دەڵێن ڕوبەڕووی گەندەڵی دەبینەوە ئەمانە خەڵک ئێستا باوەڕی پێ ناکە بە هیچ زۆرێک تەنها لە نێو دەستەواژەوەدا ماوەتەوە کە ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە لە عێراقدا. وای بۆ دەچم کە زۆرێک لە گەندەڵیەکان لە عێراقدا کە دەتواندرێت بەربڵاو بۆتەوە بە تەواوی جنگەکانی حکوومەتی عێراقدا ئەمە دەبینین کە بەهۆی گەندەڵیەکانە چەندین کەس بێکار ماونەتەوە، چەندین کەس یەکتیا
نەبوویتەوە هەموو ئەمانە کاریگەر بەسەر خەڵکی عراق کردووە ئەم گەندەڵیانە کاریگەریشی زۆری بەسەر خەڵکی عراقدا هەبووە لە ڕووی ئافرەت و منداڵەوەن کە بەدوای قوتی ڕۆژانەیان دەگەڕێن ئەمانە هەموو دەرەنجامەکەی دزی دەسەڵات دزی لە حکمڕانیدا کردووە لە گەندەڵی لە حکمڕانیدا کردووە ڕوبەڕبنەوەی گەندەڵی لە عراقدا تەنها لە نێو دەستەواشە دەماوتەوە و دەبیندرێت کە لە عێراقدا کە وەکو باسم لێوە کرد بەدەستەواشە ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە بەڵام نایبینین بە هیچ جۆرێکە نایبینین کە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە دەگوترێت کە بەهۆی خراپ بەکارهێنانی سەرچاوەکانەوە ئێستا و ئەم گەندەڵیە بەربڵاوی کە هەیە متمانەی خەڵک بە دەسەڵاتی دادوەری بە کەرتی بازرگانی بە کەرتەکانی حکوومەت بە تایبەتی ئێستا نەماوە ئایا ئەگەر حکوومەت لەلایەن خەڵکە و متمانەی پێ نەدرێت و متمانەی پێ نەکرێت ئەتوانێت بەردەوام بێت ئەمە چ کاریگەریەکی لەسەر داهاتووی سیاسی عێراق بەگشتی دەبێت والله يا سيد الكريم لما تكون بەڕێزم لە ڕاستیدا ئەگەر باس لەوە بکەین ئەو هەموو تریلیۆن دۆلارە کە باس لەوە دەکچەندین تریلیۆن دۆلار مشک خواردیە تو بەڕاستی ئەمە گاتە جاریە کە حکوومەت ئەوە دەردەخات حکوومەت ناتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ڕوبەڕووی بابەتی گەندەڵی بێتەوە ئەم گاتە جاریە چۆن باسی لێ بکرد ئەگەر باسی لێ بکەم ئەگەر عێراق گەندەڵی تێدا نەبا ئێستا ئێمە لە ئاستێک زۆر بەرزدا دەبووین ئێمە لە ڕووی ئاستێکی زۆر گەورە دەبووین بەهۆی بۆ بەرهێنانی گەندەڵی لەو بەرهێناندا بەهۆی گەندەڵی لە چەندی سێکتەری دیکەدا گەندەڵی لە حزب سیاسیەکاندا گەندەڵی لە تەواوی جونگەکانی حکمڕانیدا گەندەڵی لە کۆمپانیاکان هەموو ئەمانە کۆنتترۆلی وڵاتیان کردووە گەندەڵی لە سێکتەری نەوداش ئەومان لە بیر نەکچێ گەندەڵی لە بابەتی کارباش کراوە گەندەڵی لە خاڵە سنووریەکان کراوە هەموو ئەم جونگانە ئێستا میلیشیاکان کۆنتترۆلیان کردووە لە بڕی حکوومەتدا میلیشیاکان کۆنتترۆلی ئەم سەرچاوانی داهاتی حکوومەتیان کردو کە بەی زۆرێک حکوومەت ناتوانێت ئەم داهاتانە بۆ خزمەت بەکار بهێنێت بۆ خۆی بەکار بهێنێت ئەمن وای بۆ دەسم لە بڕی ئەم گەندەڵیانە کە لە ئێستادا حکوومەت ئەم پارانی ئەم داهاتانی بەکار هێنا بە ئەمە ئێستا لە دۆخێکی زۆر باشتردا دەبووین ئەم پارانە بۆ خزمەتی خەڵک بەکار دەهات ئەم پارەی کە لە چەندین ساڵی ڕابردوودا بەکار هاتۆ یاخود گەندەڵی تێدا کراوە بڕێکی گەلێک زۆرن ئەمانە لە ڕووی باس لەوە دەکرێت بەرپرسان بەهۆی ئەم پارانەوە چەندین ڤێلایان لە ئەمریکا ڤێلایان لە دەرەوە کڕیوە چەندین کەناڵی تەلەڤیزیۆنیان هەیە هەموو ئەمانە گەندەڵی گەورن لە عێراقدا ڕوو دەدات بەرپرسان بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلی تەواوی جونگەکانیان کردووە پێشتر پێشتر باس لەوە کرابووکە بەڕێز مالکی ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە بەڵام بە پێچوانە بە هیچ زۆرێک ڕوبەڕووی گەندەڵی نەبوونەوە ئێمە دەبینین هەموو ئەم پارەیە هەموو ئەم سەرچاوی وڵات بە جۆرێک لە جۆرەکان دەسی تێدا دەکرێت گەندەڵی تێدا دەکرێت ئەم پارەیە پارەی خەڵکە ئەم پارەی عێراقە ئێوە عێراقتان وێران کرد ئێوە عێراقتان چەندین سەدە بۆ دواوە برد ئێوە سەیری خەڵکی دەرەوە بکەن سەیری خەڵکی وڵاتان بکەن ئێمە بەڕاستی خەڵکیان شەرمەزار کرد عێراقیان شەرمەزار کرد لە چاو دەرەوە ئەگەر ئێوە کۆنتترۆلتان کردووە ئێمە بە هیچ زۆرێک لە موچە کێشەمان نەدەبوو ئێوە ئەگەر کۆنتترۆلتان کردووە بە هیچ زۆرێک ئەم کێشەی موچەی هەرێمی کوردستان بە هیچ زۆرێک بەردەوامی نەدەبوو ئەمە کێشەیەکە کە کاریگەری بەسەر موچەی هەرێمی کوردستانیش کردووە ئەم گەندەڵیانە ئەگەر باسی لایەنێکی دیکەش بکەین ئەم بانگەشانەی هەڵبژاردن هەموو بانگەشەکان بە پارەی خەڵک دەکرێت 4 ساڵ جارێک هەموو جار دووبارە دەبێتەوە پارەی خەڵک پارەی عێراق بۆ ئەم بەرپشتێرانە خرج دەکرێت کە چەندین ملیۆن دۆلارە بەڕاستی دەبینین کە چەندین پارە باشە من دەپرسم ئەم پارەی خەڵک لەکوێ بۆتان هات ئەم پارەیە لەکوێن دەربۆ ئێوە هات کە خەرچی بکەن بەسەر ئێوە ڕێکلامکردنی خۆتان بۆ هەڵبژارنەکانتان دەبینین کە بەڕاستی بێسەروبەریشی زۆر هەیە لە حکومڕانی بابەتانەدا دوێنێ نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق محەممەد حەسەن ئاماژەی بۆ کرد کە گەندەڵی سەرجەم جونگەکانی لە عێراق کردوتەوە چی دەتوانێت ئەم گەندەڵیە بوەستێنێت ئایا گوشاری نێودوڵەتی یا هەوڵێکی ناوخۆی جددی کە ڕێگری لە بەرزبوونەوەی ئاستی گەندەڵی لە عێراق جارێکی تر بگرێت
اولا بەڵێ سەرەتا کۆمەلگەی نێودەوڵەتی قەبارەی ئەو گەندەڵیان دەزان کە لە دوای 2023 ڕوبەڕووی عێراق بووتەوە من وای بۆ دەچم کۆمەڵگەی نێودەوڵەتیش وەرپرسیارن لەو گەندەلی لە عێراقدا ڕوو دەدات کە چەندی ملیارها دۆلار دەبینین لە عێراقدا گەندەڵ تێدا دەکرێت و دەزانن ئەم پارانە بەرەو چێ دەڕوات زۆر باش دەزان ئەم پارانە ئەم دزیانە بەرەو چێ دەڕوات من وای بۆ دەچم عێراق کاتێک ڕوبەڕووی کۆنتڕۆڵکردنی ئەمریکەکان بۆ کە چەندین قەیرانی ئابووری قەیرانی گەندەڵی هاتوتە ئارەوە ئەم کاتە لەم کاتەوە ئەمە سەری هەڵداوە ئێمە لەگەڵ هەموو ئەمانەدا باس لەوە بکەین کە موچەی موچەخۆری گەورە و موچەخۆری بچووک باس لێوە بکەین جیاوازەکەیان چەندە لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێزێک باسیدەوە کرد کە 18 گرێبەستی تەنها گرێبەستی لە وەزارەتەکەی بۆ خێزانەکەی تەرخان کردووە بۆ بەرپرسان یاخود پاسەوانەکانی تەرخان کردووە هەموو ئەمانە تەنها لە یەک وەزارەتدا ڕوویداوە ئەمە لە سەردەمی سەرۆکوەزیران محەممەد شەیع سوودانی ڕوویداوە ئەگەر ئەمە بنبر نەکرێت لە ڕیشەوە بنبر نەکرێت من وای بۆ دەچم ئەم بەردەوام دەبێت ئەگەر باسی لەوە بکەم کە لە بەغداددا گەندەڵەکان زۆر گەورن کە چەندین پرۆژەی وەهمی هاتوتە ئارەوە و بە چەندین پارەی بۆ خەرج کراوە هەموو ئەم پارانە بۆ دەرەوە ڕەوانە کراوە بۆ وڵاتێکی دیاریکرا و ڕەوانە کراوە ئەمە دەکرا لە پارێزگاکان خەرج بکرێت بۆ بژانەوەی وڵاتەکە بۆ هەموو بژانەوەی وڵاتەکەمان بەکاربهێنرەوە دەبینێت کە نزیک کەسانی نزیک لە بەڕێز محەممەد شەیع سوودانی ئەوانیش دەبینی چەندین گەندەڵیان ئەنجاندەوە ئەمە گەندەڵی نییە من دەپرسم ئایا سەرۆکوەزیران ئەمانە نابینێ پێویستە هەموو ئەمانە بە دواداچوونی بکرێت ئەوان خۆیان دەزان کە گەندەڵی لە عێراقدا هەیە پێویستە هەمووان تەنانەت لە قوتابخانەکانیشدا گەندەڵی هەیە تەنانەت لە قوتابخانەی منداڵاندا گەندەڵی هەیە و دزی لە پارەکان دەکرێت ئەمە دۆخەکەیە بەڕاستی لە عێراقدا کە پێی گەیشتوین پێویستە ئەمە لە ڕێگای یاسایەکەوە پەیڕۆ بکرێت بۆ بمکردنی ئەم گەندەڵیانە لە تەواوی عێراقدا باڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز مەحموودە گێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی